دەسای ئەم دوو حیزبە کۆپی بازە چەندین ساڵە هەمان کۆپیە بێزەوەرەکانی دادگا و پەرلەمان و حکوومەت دەبینینەوە. ئەو پەڕی شەرمونەنجیە تا ئێستا بۆ جارێکیش دادگا بە ئازادی ڕادەربڕین تەریک نەبووە و هەمیشە زەنیترین داشەقی سەوز و زەردی لەسەر پێوەستانی یەکێتی پارتی بووە. وەک چۆن دادگاکانی دەسەڵات ئێمە بۆ کۆتایی هێنانی هاوپەیمانان شەهید کاوە دەخوازن، ئێمەش بە ئومێدی ئەو ڕۆژەی دادوەر و بخوشان و جەلادەکان لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتدان مەهاڵ ئاواتەی ئێمە بێتەدی، بەڵام ئەو کەیسا بە پاڵپشتی ئێوە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان کراوەیە و هەر بە کراوەیش دەمێنێتەوە. سۆرانیمانە هەمە فێری کردین کە بڕوا بە بەڵێنەکانیان نەکەین،